کاتتان باش بەخێر بێن بەڕێزان ئەم کاتتان باش یەکەم هەڵقەی هاندان بەرنامەی هاندان دەست پێ دەکەین لەبەرەوەی ئەو بەرنامەمان ناوە هاندان دەمانەوێت هانی گەنجەکان بدەین بەرەو ئاراستەیەکی باش ئاراستەی خراپەکاریان بگۆڕین بەرەو باشتر هان بدەین بۆی کە خەڵکێک نازانی لە شێوازی چۆنیەتی هەڵبژاردننی هاوڕێ و دەوروبەرەکەی و یاخود با بڵێن چۆنیەتی ئەتەکێتی قسەکردن و گفتوگۆکردن و هاندان بۆ ژیانێکی باشتر ژیانێکی ئاسوودەتر هەر لەبەرەوەشە کە ئەو بەرنمەیەمان هەڵبژارد بۆی بتوانین خزمەتێکی بچووکی گەنجەکانمان بکەین یاخود هەر تاچێکی کورد کە گوێبیستی ئەمەیە بتوانین ئاراستەی بکەین بەرەو لایەنی باشەکە هانی خەڵکی بدەین لەسەر ئەو ڕێزکە و ئەو ڕێڕەوەی کە پێی دەڵێن مرۆڤایەتی پێی دەڵێن ئینسانی بوون لەسەر ئەوە هانی بدەین ئەمڕۆ یەکەم ئەڵقەمان دەست پێ دەکات بە ناوی مرۆڤ بۆچی هاتووتە دنیاوە ژیانی ئینسان با بڵێن چ مانایەک دەگەێنی ئێستا پرسیارەکە لەوە دەست پێ دەکەین دەمانوێت بڵێن بپرسین بزانین خوای گەورە بۆچی مرۆڤی دروست کردیە هەدەف لە دروستبوونی ئینسان چییە ئێستا من ئەو پرسیارە دەمەوێت ئاراستە ئێوە بکەم ئێوە وەکو گەنجێک کە گەیشتونەتە ئەو تەمەنە چۆن دەڕواننا ئەوەی کە ئەو مرۆڤە کە ئێستا خوای گەورە خوای باڵا دەست هێناویتە سەرزەوی بۆ هێناویتە سەرزەوی بە تێڕوانینی ئێوە ئێشەگە وەڵام بداتەوە بزانم بەڵێ فەرمومایکە کاڵگرە بۆ ئەوە هاتوتە دنیاوە ینی کە ئامانجێکی هەبی لە ژیان باشە بۆ ئامانجەکەی هەوڵدا کە چەند جارێکیش کەوت هەر هەوڵ بداتەوە ینی هەست بە ڕووخاوی خۆی نەکات هەر هەوڵ بۆ ئامانجەکەی بدە تا پێی دەگات باشە چی دیکە هەدەف لە دروستبوونی ئینسان چییە چێ دەتانی وەڵامەکی دیکەم بداتێ وەڵامەکی دیکە خدا بۆچی ئینسانی دروست کردیە بنیادی مرۆڤ لە چیدایە ئەمە کە دێنە ژیان خۆی نزبەیە بەرز نزم باشە سەرکەوتن کەوتن ئەمە کە مرۆڤین زۆر جار لە بۆ شتێکی هەوڵ دەدەین پێی ناگەین ئەوە مانای ئەوە نییە کە ئەمە کەوتین تا هەڵناستینەوە خۆی جوانی ژیان لە چدایە ئەتو 7 جار بکەوی 8 جار هەستیەوە باشە 8 جار هەستیەوە جا مرۆڤ ئەگەر ئامانج لە ژیانی نەبێت بەڕای من زیادەیە ینی ڕوحەچی بە زیادە داگیر کردیان دەبێت ئامانجت هەبێت پلانت هەبێت ڕێگای گەیشتن بە ئامانجەکەت هەبێت پێ دوایە مرۆڤ ئینسان ینی با بڵێن لە ژیاندا زیادە هیچ ئینسانێک لە ژیاندا زیادە هیچ کەسێک لە ژیان زیاد نییە و خوددا هیچ کەسەکی بەبێ هۆ دروست نەکردیە لەوانەیە ئەمن لە شتێکی سوودم هەبی لەوانەیە کەسێکە لە شتێککە سوودی هەبی لەوانەیە بتانم ژیانی کەسێکی ڕزگار بکەم ڕاست زۆر باشە مایکەکەدانی شوێن خۆی دەستەکانت خۆشوی بزانە حەزەکەم یەک شت بزانن هەدەف لە دروستبوونی ئینسان خوای گەورە کە ئینسانی دروست کرد خەڵقی کرد هێناوە سەرزەوی بۆ دوو مەبەستداینایە دوو مەبەستەیە یەکەمیان عیبادەت دووەمیان ئاوەدانکردنەوەی زەوی یعنی مەسەلەن ئەگە کابرایەکت بینی شەو ڕۆژ عیبادەت دەکا نوێژ دەکا ڕۆژوو دەگری واجباتەکان هەموو جێبەجێ دەکات دەرگەی بەسە خۆیدا داخستیە ئیتر هیچ کاری بە دەرەوە نییە ئایا خوای گەورە ئەوە بەتەنیا لێ وەردەگری نا لەبەرەوەی دەبی ئاوەدانکردنەوەی زەویشی تێدابی ئەجینا بەتەنیا ئەو شتەی لێ وەرناگری ئەگەر کەسە چیشمان بینی مەسەلەن خەریکی تەکنەلۆژیا و زانست و پێشکەوتن واتە ئاوەدانکردنەوەی زەوی خەریکی ئەو بابەتانە بوو ئایا بەتەنیا خوای گەورە ئەوەشی لێ وەرەگری ئەو زۆر ناگری کەواتە هەم ئاوەدانکردنەوەی زەوی هەم عیبادەت هەردووچیان تەواوکەری یەکترینە خوای گەورە بۆ ئەو دوو مەبەستە ئینسانی هێناوەتە سەرزەوی یعنی یەکیانت بەبێ ئەوەی دیکە لێ وەرناگری زۆر گرینگە هەست بکەی کە ئەتوو هاتیتە ئەو ژیانە بۆ ئەو دوو مەبەستە هەوڵڵێ ئێستا دێن لە ئەوەکانی دیکە لە داهاتوودا باسی دەکەیم زیان خەڵکانێکمان هەن هەر بە دوای پارە کەوتووە بە دوای سەروەت کەوتووە بە دوای سامان کەوتووە بە دوای ئەوشتانە کەوتووە ئایا ئەوە دروستە بابزانین ئایا ئەوە ژیانی حەقیقی ئینسانە ئایا خوای گەورە ئەوەی لەمە مەطلوبە بتەنها بەڵام با ئەوەش بزانین کە مەسەلەن چۆن فێری دروستی ژیان ببین مەسەلەن ئێستا ئەگەر تێبینی بکەی هیچ مرۆڤێک لە ژیاندا زیاد نییە
یعنی خوای گەورە کە ئینسانی دروست کرد ئللا بۆ هۆکارێک دروستی کردیە یعنی ئەتوو کە هاتیتە بوون لە ناو ئەو گردونە ئەگەر ئەتوو نەبی ئینسان مرۆڤێکی لێ دەربێنی ئەو گردونە دەگۆڕێ بە شێوازەکی دیکە یعنی حتا نەزەڕێکی فیزیایی هەیە با بڵێن یاسایەکی فیزیایی هەیە دەڵێ ئەگەر بێت و باڵی پەپولە لێک بدا ئەو لەرەی کە دروستی دەکا باڵی یەک پەپولە دەرێت لەوانەیە ڕەنگە ببێتە هۆکاری هەڵگیرسانی گەردەلول لە چێندەر ئەگەر لە چینەوە لێک بدا باڵەکانی ڕەنگە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەوانە بکاتە گەردەلول بزانە یەک پەپولە کە چەندە بە ئەمە لەوانێ بە شتێکی زۆر ئاسایی تەماشای دەکەین کەواتە هیچ شتێک لەو کەونەوە لەو گردونە کە هەیە زیاد نییە ئللا بۆ هۆکارێک دروست کرایە یعنی زۆر ئینسانمان هەن مەسەلەن ئەوها بیرەکاتەوە کە ئەو کەسێکی زیادە لە ژیاندا هیچ ڕۆڵەکی نییە نهاتوو ڕۆڵت هەیە ئەتوو کاریگەری ئەتوو دەتوانی زۆر شت بکەی دەتوانی وەچەرخانێک لە کۆمەڵگە دروست بکەی بەڵام بۆ مەرجەی ئینسان دەبی بەکەم سەیری خۆی نەکا چونکە هەر کاتێک ئینسان ڕێزی لە خۆی نەنا خۆی بەکەم سیر کرد وا دەکات دائیمەن پێیەکانی دەرونی لاواز دەبی دائیمەن ئینسانەکە متەشائیم دەرەچی بێئومێد دەرەچی ئینسانێکە ناتوانانی گۆڕانکە ئەتو گۆڕانکاری ناتوانین لە ناخی خۆتدا بکەین ناتوانانی گۆڕانکاری لە ئەوکانی دیکەشدا بکەین باش نییە بزانە خوای گەورە لە قورئاندا لە 7 طبقەی ئاسمانەوە بە مرۆڤ دەڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە ئینساننا ڕێزمان لە بەنی ئادەمنا یعنی بزانە خوای گەورە بەو خوایەتی خۆیەوە ڕێزی لە مرۆڤ ناوە کەواتە ناکرێ ئینسانە خۆی پێ بچووک بی ڕێز لە ئەندامەکانی لەشی خۆی نەنێ چونکە ئینسان هەتا خۆی خۆش بوێ دەتوانی دەوروبەریشی خۆش بێ کەسانی دەوروبەریشی خۆش بێ گۆزە حەکیمێک دەڵێتی دەڵێ گۆزە هەر ئەوەی تێدا دەڕژێ کە تێیدایە گۆزەی ناختان پڕکەن لە خۆشەویستی لە محبەت لە ئارامی لەو شتانە ئەتوو دەتوانانی ئەو شتانە ببەخشی بەڵام ئەگە پڕیکەی لە تیزاب دەبەخشیەوە کەواتە ئەوەیە هەدەفی لە دروستبوونی ئینسان ئەوەیە کە ئێمە بتوانین هاوکاری ئەوکانی دیکە بکەین هاوکاری با بڵێن زەوی ئاوەدام بکەینەوە باش ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەگەر تێبینی بکەین هەر بە سوودوەرگرتن لە ناوەکانی قورئان مەسەلەن دوو سوورەتمان هەیە لە قورئاندا سوورەت النەملمان هەیە سوورەت النەحلمان هەیە نەمل واتە مێرولە ئەی نەحل واتە مێشەنجین وایە باش وەرە تەمەشا بکە تێبینی بکە ئیشی نەمل چییە وەزیفەی نەمل چییە مێرولە ئیشی چیە لە ژیان ئیشی بریتە لە چی لە کۆکردنەوەی زەخیرە یاخود خۆراک و خواردن و ئەو شتانە لە بۆ نانی بەیانی ئەم با بڵێن نانی بەیانی یان با بڵێن لۆ ساڵێکی ئایندەی باشە واتە لە خەمی نانی بەیانیدایە ئێستا بەعزە لە مرۆڤەکانمان هەن ئاوان هەر خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامان و ئەو شتانەوەی وایە بۆ ما بڵێن بۆ بەیانی بۆ داهاتوو باشە بەڵام ئەوە تەنها زیندووە ناژی ئەی باشە ژیان چییە ژیان لە نەحلەوە فێر دەبین نەحل ئیشی چیە مێشەنجین ئیشی بریتە وەزیفەی مێشەنجین بریتە لە کۆکردنەوەی شیلەی ئەو چلی گوڵ و هەمووان کۆ دەکاتەوە دەیکاتە هەنگێکی زۆر جوان ماوەنیە هەنجین خوای گەورە لە قورئاندا بە شیفا ناوی هێنایە ئێستا بەعزە لە مرۆڤەکانمان هەن ئەوان هەر خەریکی کۆکردنەوەی ئەو سەروەت و ئەم با بڵێن ئەو زانست و ئەو معریفەیە و ئەو شتانەیە هەمووان کۆ دەکاتەوە دەیکاتە کتێبێکی ئاوا من و تۆی خوێنەر سوودی لێ وەرەگرین باشە ئەگەر چی ئەو شەخصە بەجەستەش لە ناومان نەبی بەڵام بە وتەکانی بە نووسینەکانی لە ناومان دەژی ئێستا پێغەمبەر دووری خوای لەسەر خۆ بە جەستە لە ناومان نییە وایە بەڵام ڕۆژانە کار بە کردەوەکانی کار بە سونەتەکانی دەکەین کەواتە لەگەڵمان دەژی چوار پێشەواکەی ئیمام حەمبەلی و شافعی و ئەحمەدی و مالیکی هیچیان ئەوانە بەجەستە لە ناومان نین بەڵام بە کردارەکانیان بە گفتارەکانیان لەگەڵمان دەژین کەواتە زۆر گرینگە ئەوە چمان پێ دەڵێ ئینسان تەنها زیندوو نەبی بەڵکو دەبی بژی یعنی مەسەلەن جیاوازی چییە لە نێوان کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی ئەگەر ئەمنەوە پرسیارە ئاراستەی ئێوە بکەم
جیاوازی چیە لە نێوان کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی چێ دەتوانێت وەڵام بداتەوە بەڵێ مایکەکە بووە کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی با لە زیندوەکەی دەست پێ بکەم کەسێک کە زیندووە با بڵێن ڕۆتینێکی هەیە ڕۆژانە دووبارە دەبتەوە دووبارە دەبتەوە هیچ شتێک نییە با ئەمن ئێستا لە ناو هوەر دەخینم ئەمن ئەگەر هەر لە ناو هوەر بم دەمرم پێویستە ئیشەچکە هەبی علمەچکە هەبی شتێچکە هەبی ئەم بتام خۆم پێ خەریکەم ئێستا بۆ نمونە با بڵێن کەسێک مامۆستایە مامۆستای زمانی ئینگلیزی با بڵێن پێویست ناکە بەس دەرسی ئینگلیزی بلێتەوە فێر بە بخینەوە بنووسە ئەزمونکە ژیان چییە ئەزمونە هەتا ئەزمونەکەی ئەتو ناتانی بژی ئێستا کەسێک کە زیندووە با بڵێن لە جێکی ئیش دەکا ڕۆتینی ژیانێک دووبارەیە ئەوە کوبرێم لەناو ئەو مەجالەی زیاتر دەرنایە بەزەگەت و مەسەلەن خۆت بە شتێچکە خەریکەی بخینیەوە با بێنە دەرە لە خینەوەش بچی ئیشەچکە بکەی معاملەی زیاتر بکەی خەڵکی زیاتر دەناسی و هەم کوبرێم خەیاڵت فراوان دەبی کە خەیاڵیش فراوان بوو مرۆڤەکە گەورە دەبی و سوود بە چاردەوری خۆی دەگەینی کەسێک کە دەژی ئەوەیە کە خۆی مادی دەکە هەتە مادی نەبی ناتانی بژی ئەمن باپارەم هەبی بەس کە مادی نەبووم زۆر جار ئەوانەی دەوڵەمەندەکان کە زۆر پارەیان هەیە و هەموو دەمێ لە ماڵێنە بێزارن ئەوانە لە ژیان زۆر بێزارن دەزانی لۆ چکە هیچ شتێک نییە بکەن هەموو شتێک بە حازری دێ مرۆڤ تام لەو شتێ وەرناگری ئەگە مادیبوونی پێوەنەکە مادیبوونەکەوە لێ دەکا بژی ڕاست زۆر باشە دەستەکان خۆشببی بزانم کەسێک کە زیندووە و کەسێکیش کە دەژی جیاوازیان چییە یعنی مەسەلەن پەرژیبی لە بەڕێستان ئاژەڵ تەنها دەخواتەوە دەخەوی و وە ماڵێکیشی هەیە بۆ شوێنێک بۆ نیشتە جێبوون وایە ئەوە تەنها زیندووە واتە پێداویستەکانی زیندوبوونی هەیە بەڵام ئایا دەژی نا ئەوەی کە مرۆڤ جیا دەکاتەوە لە ئاژەڵ ئەوەی کە مرۆڤ پێویستە بژی نەک تەنها رە زیندووبی یعنی مەسەلەن وەکو ئەوەی کە مێشنجینەکەی باسمان کرد خەریکی زانست و زانیاری و کۆکردنەوەی ئەو شتانەیە کەواتە ئەوە ژیان زۆر لە زیندوبوونێک گەورەترە کە ئێمەمانان تێگەیشتوین ژیان گەورەترە لە زیندوبوون ئەتوو دەکرێت بەجەستە لە ناو ئینسانەکاندا نەبی بەڵام لەگەڵمان بژی ناوێکت هەبی چونکە زۆر گرینگە ئینسان لە ژیاندا یعنی مەسەلەن بۆ نمونە 8 ملیار ئینسان لە زەویدا هەیە وایە 8 ملیار ئینسان 8 ملیار ڕقەمە وایە باش چەند گرینگە لە ناو ئەو 8 ملیارە ئینسان ناوێکی هەبی چۆن یعنی مەسەلەن هەتا ئەگەر تێبینی بکەیت لە خوای گەورە لە قورئانیشدا تێبینی بکە کە باخی بەناودایە وەکۆی دەڵێ وعلم آدم أسماء كلها یعنی ئێمە ناوەکانمان فێری ئادەم کرد بۆ نەیگوت ئێمە ڕقممان فێری ئادەم کرد بۆ دەڵێ ناومان فێری ئادەم کرد کەواتە ناو گرنگە یعنی مەسەلەن گرنگە ئەتو لە ژیاندا ناوێک شتێک پەنجەمۆرێک بەسمەیەک لە دوای خۆت دابەزی بێڵی بزەبت کەسایەتێک جێبێڵی یعنی ئەتوو بۆ نمونە کاکە ژیار وانە کاکە ژیار مەسەلەن کە لە ژیاندا دەژی چەند خۆشە کە پاژەوەی کە مردیش چۆ دنیای ئەو لاش ناوی هەبی وایە بۆ ناو گرنگە ئەها سیرکە با من نمونێکی وازەحتان بۆ بێنەوە ئێستا گەر زەنجی مۆبایلەکەی کاکە هەڵوێز لێ بدا پێت بڵێم ئەوە بۆ جواب نەداوە دەڵێ ئەخەر مامۆستا ئەوە ڕقەمە هەمان ئەو کەسە نامەیەکت بۆ دەنێری پێت دەڵێ من فلان کەسم هەر بۆ خۆت تەلەفۆنی بۆ دەکەیەوە ئەتیزاریشی لێ دەخوازی و ناوێتشی لێ دەنەی لەبەرەوەی دەبتە جێی باەخ کەواتە ئینسان لە ژیاندا دەبی ناوی هەبی نابی تەنها هەر با بڵێن ڕقەمبی باشە گرنگە شتێکی دیکەمان هەیە مەسەلەن بۆ نمونە دائیمەن لەگەڵ زۆرینە نەبین کەمی نەبین نوخبە بین چونکە نوخبە ئاراستەی ژیان دەگۆڕی نوخبن کەمینن ئەوانەی ژیان دەگۆڕن ئاراستەی ژیان دەگۆڕن یعنی بۆ نمونە با بڵێن
ئەگەر تێبینی بکەیت لە قورئاندا خوای گەورە دوو وشەی بەکارهێنایە وشەیەکیان ئەکثەر یەکیان قەلیل ئەکثەر و قەلیل بەڵام وەرە سیر کە بزانێ خوای گەورە چۆن باسی ئەکثەر دەکا و چۆن باسی قەلیل دەکا باشە لە پاڵ هەموو وشەشی ئەکثەر وشەشی سلبی هەیە سلبیە وەکو چۆن دەرێ مەسەڵەن خوای گەورە دەفەرمی چی ئەکثەرهم لا یؤمنون زۆرینەیان باوەڕدار نین باوەڕ نایەنن یان دەڵێ ئەکثەرهم فاسقون باشە ئەی وەرە لە بەرامبەرەوەیدا وشەی قەلیل خوای گەورە چۆن باسی دەکا وقلیل من العباد الشکور کەمینەن ئەوانەی سوپاس گوزارن چەند جوانە چەند خۆشە لا يذكرون الله إلا قليل کەمینەن ئەوانەی یادی خوا دەکەن زۆر گرینگە ئینسان لە کەمینە داوی خوای گەورە نخبەک باز دەکەن نخبەک یعنی وەسەر ئێستا وەرە تەماشاکە هەر قورئان خۆی گەشەپێدانی مرۆیە هەر خودی قورئان گەشەپێدانی مرۆیە ئەو هەموو پێغەمبەرە هاتوونە بانگەوازیان کردو و بانگەشە دەکەن هەمووی گەشەپێدانە هەمووی ئەوەیە کە ئومێدێک بگەڕێنەوە بۆ خەڵکی وەرە سیرکە تەماشاکە یعقوب عەلەیهی سەلام هەمووتان فیلمی یوسفتان بینێ وانە چەند کوڕی هەبوو 12 بەڵام چەندیان باش بوون دوانیان دەیەکەی دیکەی بەرەو خراپەکاری و ئەو شتانە دەڕۆیشتن ئاراستەی خراپیان گرتبوو بەڵام دوانیان زۆر ناوازە و چاک و باش بوون ئەوە بوویەکیان پێغەمبەر یوسف بوو کەواتە زۆر گرینگە لە ژیاندا ئینسان لە کەمینەکان دابی کەمینەکان دائیمەن ناویان لە مێژوودا دەمینێتەوە سەختی دژوازی با بڵێن دژواری ئەوانە هەموو ڕوو تێدەکەن بەڵام نابی چۆک دادەی هەوڵ بدەی ئەو ئامانجەی کە لە ژیاندا دیاریت کردووە بتێ پێی بکەی نابی مرۆڤ ئەوەندە لاوازبی بە یەکەم لێدان بکەوی بڵێ من ژیانم تەواو ناخۆشە تەواو ئیترە من ناتوانم نابی بە یەکەم لێدان بکەوی دەبی ئینسان بە چەند لێدانێکی دیکەش هەر هەڵستەوە دڵنیا بە ئامانجەکەت دەکەی فەرموو پرسیار دەبوو کاک ئەحمەد فەرموو لە کۆمەڵگای ئێمە ئوستاز گیان ینی هەندێک گەنجان هەندێکمان هۆکارچیە ڕوو لە خۆکوژی دەکەن ینی ڕوو دەکەین ئەو شوێنێکە خۆمان بگوچین بێزاریە تێگەیشتم ئێستا پرسیارەکە جوانە دەست خۆشبی مەسەلەن ئێستا نەکرد لە گەنجەکانی ئێمە کە پەنا بۆ خۆکوشتن دەبایان ئەو بابەتانە ئەوە تەنانەت کەسانی بلیمەت و گەورە کە دەوڵەمەندن سەرمایه‌دارن پەنا بە ئەو شتە دەبن ئێستا مەسەلەن بۆ نمونە کەسێکی وەکو دالیدا دالیدا خۆ ئافرەتێکی با بڵێن بەڕەگەز مصری بوو بەڵام لە ئیتالیا و فەڕەنسا ژیانی بەسەر بردیە بە 8 زمان گۆرانی گوتووە هونەرمەند بووە لەو پەڕی دەوڵەمەندیدا بووە کەچی لە ساڵ 1970 ڕیسالەکی لە دوای خۆی بەزی دێڵی خۆی دەکوژی لە ڕیسالەکە نووسرا تەواوی ترە من هەموو شتێکم لە ژیاندا بینی تەنها خۆکوشتن مابوو تاقیکەمەوەی تر خۆی دەکوژی یان مەسەلەن کەسێکی وەکو کریستینە ئۆناسیسمان هەیە ئۆناسیس بۆ خۆی کابرایەک بووە لە ساڵیانی هەفتایەکان کابرایشی زۆر دەوڵەمەند و ملیاردێر بووە یەکێک بۆ لە ملیاردێرەکانی جیهان کەچی پاشەوەی کە دەمری سەرۆت و سامانەکەی لە بۆ کریستینەی بەزی دێڵی کریستینە لە ساڵ 1970 بە هەمان شێوە مەکتوبێک بەزی دێڵی خۆی دەرمان خوار دەکا و ئیتر خۆی دەکوژی دەڵێ ئیتر من هیچ ئامانجەکەم نەبوو لە ژیان ئیتر مەسەلەن لەبەرەوەی ژیان لەلای من شتێک بوو کە من بە هەموو خۆشی و شتانە گەیشتم کەواتە ئەلێرە و پرسیارەمە لەلا دروست ئایا بەختەوەری بە پارەیە بە سەروەتە بە سامانە ئەگەر وایە بۆ ئەو ملیاردێرانە ئەو کەسە گۆرانی بێژ و بە ناوبانگەنە خۆیان دەکوژن ئەگەر بەختەوەریەکە لە پارەدایە پارە ڕاستە گرنگە بەشێکی گرنگی ژیانە لە بۆی ئەتو ئینسان خۆشبەخت بی وەسیلەیە گرتمان لەوە نانیە هیچ ئەمە متتەفقین لەسەر بابەتە بەڵام ئایا ئەگەر ئینسان با بڵێن ئامانجێکی دیاریکراوی نەبوو لە ژیاندا هیچ ئامانجێکی نەبوو نەیزانی بۆ چ دەژی چونکە تو دەبی بزانی بۆ چ دەژی دەبی بزانی کە وەختەکە تو گۆرانی دەڵێ وەختەکە پارەت هەیە دەبی بزانی ئەو پارەی لەکوێ سەرف دەکەی ئەگەر ئامانجێکت نەبوو
بڕاتە بی چارە نووسد وەکو هەر ئەو کەسانە لێ دێک کە پەنا بە خۆ کوشتن دەبن چکە ئەوانەی کە خۆیان دەکوژن دڵنیات دەکەم و ئامانزیان نییە چونکە سروشتی ئینسان وایە ئەگەر بێت و سروشتی دەرونی ئینسان وایە ئەگەر سەرقاڵی نەکەی بە شتێکی بەسوود بەشتی بێسوود و لاوەکی خۆی خەریک دەکا یعنی مەسەلەن بۆ نمونە ئەو وزەیە کە لە گەنجێکدا هەیە هەموو ئینسانێک وزەی هەیە باشە تاقی هەیە ئەگەر ئەو تاقەیە ئاراستە نەکرێ بەرەو شتێکی باش بەرەو شتێکی خراپ بەکاری دەینی یعنی مەسەلەن نمونێکتان بۆ بینەوە کەسێک بنزین بفرۆشی با بڵێن چەند دبەیەکی لە پێشە دەیەوەی بفرۆشی ئەگەر نەزانی ئەو بنزینە سرف بکاتن و بە کەسانێکی دیکەی بفرۆشی بە کەسانێکی دیکەی ببەخشی ناچار بەخۆی دادەکە خۆی پێدەستێنی لەبەرەوەی ئاوایە ئینسانیش ئەو وزەیە کە لە ئەو تاقە وزەیە کە هەیەی لە ناخەوە ئەگەر نەزانی لە شتێکدا سەرفی دەکا نەزانی لە چدا خەرجی دەکا دەچیتە باڕەکان دەچیتە کافتریاکان دەچی بەبێ ئامانز دەسوڕێتەوە وەک ئەسپری هار مەسەلەن بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە نازانین بۆ شتێک دەژی ئوستاس ئێستا هەندێک هۆکار هەیە کە بە دوای ئامانجەکەت ڕادەکەی ماندوو دەبی بەڵام کە پێی دەگەی ئەو خولیایە و ئەو زەوقە و ئەو تااقەتەی نامنێ بزانە بۆ خۆی هەر دنیا ژیانی دنیا وایە بەڵێ هەتا ئەو شتێک کە هەوڵی بۆ دەدەی هەوڵی بۆ دەدەی پێی بگەی بەڵام تەماشا دەکەی دوایە کە تەشیگەی هیچ شتێکی وانە خۆی ژیانی دنیا وایە بەڵام ئەوە لە ئەخیرەت و لەولا لە دنیا ئەولادا ئەو شتە نییە ئەوە بۆ ئەوەیە ئەتوو پێی بگەی و با بڵێن شتی دیکە هەوڵی بۆ بدەیت هەوڵ بۆ شتی دیکە تموحت زیاتر بی نەک لە یەک شتی لە یەک بابەتدا چونکە ئەگەر خوا نەخواستە ئەو شتێت لە دەست چوو ژیانی توش کۆتایی پێدێ چکە بەستراوەتەوە بۆ شتێک کە هەوڵت بۆدایە مەسەلەن بۆ نمونە ئەتوو هەوڵتدایە با بڵێن وێ لایە کتەبی ئەو ئامانجی سەرچیت بووە با بڵێنەوە ئامانجە باش نییە ئەو وێ لایە خوا نەخواستە تێک بچی ڕەشەبایەک بێ لافاوەک بێ ئەوە بێ ئیترە توش لە ناو دەسی بۆیە خوای گەورە نایەوێ ئەتوو بە یەک ئامانجە و ببەستەوە ناوێ ڕەبتت کە بە یەک شتی دیاریکراوە بۆیە دەیەوێ هەوڵی زیاتر بەڵێ بزەوت بەڵام ئەوە ئامانجە مادیەکانە ئامانجی ڕۆحیشمان هەیە ئەمە دەکرێت لە بابەتی عیرفانی لە بابەتی ئەوانە ئینشاءالله ئەڵلقەکانی داهاتوو ئەو شتانە زیاتر دەتوانین باسکەین بەڵێ زۆر سپاس بۆ ئامژگاریەکان مامۆستاجان کاکە لۆست فەرموو ئوستاجان وەڵا پرسیارێکی تایبەتی من بوو من ئەگەر ئەزیەت نەبی تۆزێک کاتم بدێ پرسیارەکەت بە دیاری بکەم باشە بە چاوان دەچینەوە پرسیارەکەت بکە هاوڕێیان زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە ئەمڕۆم لەگەڵ ئێوە بەسەر برد ئینشاءالله لە ئەڵلقەکانی داهاتوو باسی شتی باشتر و چاکتر و با بڵێن بابەتی زیاتر دەکەین هەموو ژیان ئێستا لەو ئەڵلقەیە کە فێری بووین ئەوەیە بەبێ ئامانج نەمرین پەنجەمۆرێک بەسمەیەک لە ژیانی خۆماندا بەجی بێڵین چونکە هەموو ئینسانێک دەمری هەموو مرۆڤێک یەک جار مافی ژیانکردنی هەیە لەو یەکجار ژیانەدا زۆر گرینگە بەسمەیەک پەنجەمۆرێک شتێک لە دوای خۆت بەجی بێڵی تا ئەڵلقەیەکی دیکە بەخواتان دەسپێرین زۆر سپاس بۆ جێگرتنتان فەرموو کاکە لۆیس با بڕۆین پرسیارێکی تایبەتی مە بوو مرۆڤ ئەگەر بێ ئامانجبی لە ژیان چی بەسەر دێتن ینی مەبەستت ینی ئەگەر مرۆڤ هیچ ئامانجێکی نەبی لە ژیان فەشی نەبیتن باش ئەگەر مرۆڤ ئامانجی نەبی لە ژیان سیرکە وەکو چی وایە وەکو مەسەنە بینە بەرچای خۆت یاریزان تۆپانێ دەکە باشە تۆپان دەکەن ئەگەر گۆڵەکان هەڵگرین گریمان گۆڵەکانمان هەڵگرت ئەو دوو فەریقا ئەو دوو تیپە چۆن یاری دەکەن هیچ چونکە لەبەرەوەی گۆلی تێدانیا لەبەرەوەی نازانن بەرەو شوێ بڕۆن هەر ناچارن تۆپەکە لەو سەردەستە و سەر لەو سەردەستە و سەر نازان چی لێ بکەن لەبەرەوەی ئامانجی نییە سەر لێ شێواو دەرەچن ناچارن ئەوانە وەکو ئەسپیهار هەر بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە وایە جا ئەوەیە گرنجێکە لەوەدایە کە تو ئەگە ئامانجت هەبوو گۆڵەکانت دانا ئەو گۆڵانە وەکو ئامانجی ژیانی ئینسانوان ئەگەر ئەو گۆڵانت دانا ئەتوو دەزانی بەرەو چێن دەڕۆی ئەگەر ئامانجت نەبی سەر لێ شێواو دەبی خۆشت نازانی بەرە ئەو ژیانە بەرەو چێ دەڕۆی